سڵاتان لێ بێتۆم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمێوارەی بە شەوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزانیمە وەک دەزانین کە لە مەک دوو ڕۆژی ڕابردوودا دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچاری ڕاگەیاند کە بۆ ماوەی چەند ڕۆژێکە ڕوونکردنەوە زانیاری ئەدرێت لەسەر ئەم پرۆژەیەوە بە هەمان شێوە لە پرۆگرامەکەی ئێمەشدا کە میوانداری ئەو پزیشکە بەڕێزانە ئەکەین کە لەناو ئەم پرۆژە بە شێوەیەکی خۆبەخشانە کارەکەن کە وەکو باس دەکرێت کە ئەم پرۆژەیەکی ئۆنلاینە لە ڕێگەی واتسئاپەوە ئێوە ئەتوانن ئەگەر هەر کاتێ پێویستان بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو پەیوەندی بکەن بە ژمارە ئەو پزیشکە پسپۆرانەوە کە بێگومان ژمارەکانیشان لەسەر شاشە بەدەرەکەون ئێوە ئەتوانن لە ڕێگەی پسپۆرەکانەوە پەیوەندیان پێ بکەن و بێگومان پسپۆری جیاوازی تایە کا کۆمەڵێک پزیشکی بەڕێز لەو پرۆژەیان کە ئەتوانن لا کاتژمێر نۆی بەیانی هەتاکو چواری ئێوارە کە ئەم پرۆژەیە بەردەست دەبێت بە خۆشحاڵێک و ئاماژەم پێکرد کە ئێمە ڕۆژانە لە پرۆگرامی با پابند بین میوانداری ئەو پزیشکە بەڕێزانە ئەکەین کە بۆ ئەمڕۆژ دوو پزیشک لەگەڵم دێ ئەوانیش دکتۆر نەوشیروان غەفوڕەشید کە پسپۆری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێنە و هەروە دکتۆرە هودا محەدین کە پسپۆری ژنان و مناڵبوونە ئێوەش دەتوانن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 320 82 00 053 320 54 57 پەیوەندی بکەن و هەروە ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو ئاراستەی ئەو دوو دکتۆرێک بکەن بەخێربن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دکتۆرە نەوشیروان دکتۆرە هودا بەخێربن سەر چاوانمان دکتۆر نەوشیروان با سەرەتا لەبارەستەوە دەست پێ بکەم کە پێم خۆش ئەگەر ڕێنمایەکتان هەبێ بۆ هاوڵاتیان دەربارەی ئەم پرۆژەیە تا چەند هاوڵاتیان زانیاریی باشیانێ دەربارەی پرۆژەی پەلەچارە. بەڵێ لە ڕاستیە ئەم پرۆژە شتێکی باش بوو و لە کاتێکی گونجاویشا بوو ئێمە ئەو دکتۆرانەی کە بە خۆبەخش بەشدارین لەم پرۆژە و ژمارەی مۆبایلەکانمان داناوە ڕۆژانە خەڵکێکی زۆر پەیوەندیمان پێوە ئەکەن ڕاوێژمان پێ ئەەکەن ئێمە جوابیان ئەینەوە ڕێنماییان ئەەکەین و چارەسەریان بۆ دائەنین ڕاستی شتێکی باش بوو لە کاتێکی گونجاوە بوو. زۆر باشەوە تا خەڵک بە شوێکی باش پێشوازی لەم پرۆژەیە کرد و زانیاری تەواو باشیان هەیە دەربارەی ئەم پرۆژەکە کاتێک پەیوەندی بە پسپۆرە جیاوازەکانەوە کە لە ڕێگەی ژمارە تەلەفۆناتەکانی خۆتانەوە. بەڵێ بە ئەکیدی من ئەوانەی کە تەلەفۆنمان بۆکەن شەر نییە هەمویان نەخۆشەکانی خۆمان بن لە نەخۆشخانەی هیوە نەخۆشی دەرەوەی نەخۆشخانەی هیواشی تایە بەوا ئەزانم کە خەڵک بەم پرۆژەی زانیوە و لە خزمەتی خەڵکە شتێکی باشە بەڕاستی. زۆر باشە دکتۆرە هودا بۆ تۆش کە پسپۆری ژنان و مناڵبوونی دیارە زۆرترین پرسیارەکرێت لایەن ئەو خاتونانە کە لە ئێستا دووگیانن یاخۆ دەگەر تووشی هەر حاڵەتێکی کتوپڕ لە ناکە و ئابن لە فترەی حەمل و دووگیان بوونیاندا تا چەند ئافرەتان یاخۆت ژنانی دووگیان ئاگاداری ئەم پرۆژێن و هەروە پەیوەندی تا پێوکەن و زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاراستی بەڕێز ئەکرێت لە ئێستاە کە بۆتە جێی ترس و قەلەقی خانمانی دووگیان چییە؟ خۆی ئەم پرۆژەیە زۆر شتێکی باش بوو تایبەت بە ئەم کاتە یەکەم جار بۆ نەخۆشەکە خۆی دووەم جار بۆ نەخۆشخانەکە چەند زیادبوونی تێکەڵکردنی نابێ بینی نەخۆش لە نەخۆشخانە ئەوە باشرە هەندێک پرسیارێک هەیە مەثەن بە تەلەفۆن حەل نەبێتەوە چارەسەرێک ئەتوانی بکەن بە تەلەفۆن ئەم کاتەوەڵە زیاتر پرسیارەکانەوە یەنەوە بۆمان دەربارەی مەتەلەن ئازار کاتی سەرەتای حەملەکە یا نزیپێکی کەمی هەیە کاتی سەرەتای حەمل پێویست ینی پێویست ناکە قەلەقی دروستەکە لای ئافرەت و پێویست ناکە مەتەلەن یەکسەر بڕوات بۆ نەخۆشخانە ئەزدیحامەکەی لە نەخۆشخانە خۆیش تەعەڕوزەکە لە ئیلتیهاب لە ئەگەری ینی تێکردن لەگەڵ نەخۆشی کۆڕۆنە ئەبێتەوە لە نەخۆشخانە ئەم پرۆژەی بەڕێی من بۆ ئەو تشتانە زۆر باش بوو. زۆر باشە دەستان خۆش بێت بەردەوامە بین بینەرانی خۆشەویست چینە لای ناوبڕێکی کورد وەگەڕێنەوە. دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ با هاوکاری ژمارێک پزیشکی پسپۆر ڕدەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بەدەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو چواری ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام.
هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. بەڵێ بینەرانی خۆشەویست وەکو دیارە کە سەرجەم پرۆژە و هەروە کار و چالاکیەکانی دەستگای مرۆییمان بۆ خزمەتی هاونیشتیمانیانە وەکو ئەوەشی کە بینیمان کە پرۆژەی پەلەچارە ئیشاڵڵا هەمووتان تەندروست باشە بن و هەروە پێویستان پێی نابێت دووبارە شەکەینەوە کە ئێوە لە هەر کاتێکدا پێویستان بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەی تەلەفۆنی ئەو پزیشکانەوە کە وەکو کە بینیمان پسپۆڕی جیاوازی تیا ئێوە ئەتوانن پەیوەندیان پێ بکەن و زانێتی ڕاست و دروستان دەست بکەوێت. کاگتۆر بێ مۆلای تۆ کە ئەڵین نەخۆشەکانی خوێن و هەروە شێرپەنجەی خوێن پێم خۆشە هەنێ زانیاری بدەی بە ئێمە بە بینەرانیش نەخۆشەکانی خوێن چی و چییە؟ بەڵێ نەخۆشیەکانی خوێن ئەو نەخۆشیانەیە کە تووشی خوێنە بێ جابەوەی باسی بکەین نەخۆشیەکانی خوێن چین ئەبێ بزانین پێکاتەی خوێن چییە. پێکاتەی خوێن خڕۆکە سوورەکانی خوێن ئەو نەخۆشیانەی تووشی خڕۆکە سوورەکانی خوێن ئەبێ وەکو کەم خوێنی وەکو زۆر خوێنی وەکو شێرپەنجەی خڕۆکە سوورەکان پاژەوە خڕۆکە سپیەکانی خوێنمان هەیە خڕۆکە سپیەکانی خوێن تەمان بەرگری ئاوە لەشمان کۆمەڵێ نەخۆشیشمان هەیە تووشی خڕۆکە سپیەکانی خوێن ئەبێ وەکو شێرپەنجەکانی خوێن ئیتر تۆ شێرپەنجەکان هەم کورتخایانەکانی هەیە هەم درێژخایانەکانی هەیە مجموعەیە نەخۆشی ترمانەیە تووشی پەڕەکەکانی خوێن ئەبێ کە پێڵێن پلیتلێت ئەویش وەکو دابەزینی پەڕەکانی خوێن شێرپەنجەی پەڕەکانی خوێن کۆمەڵی نەخۆشی ترمانەیە تووشی پلازما و پرۆتینەکانی خوێنە بێ وەکو هیمۆفیلیا و نەخۆشیە بۆ ماوەیەکانی خوێن بەربیون و خوێنمەین و ئەمانە تر نەخۆشیەکانی خوێن بە شێوەیەکی گشتی ئەمانن. زۆر باشە هەمیشە باسەکرە کە ڤایرۆسی کۆرۆنا کە مەترسی لەسەر ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیانێ بگومان ئەمە ئەو کەسانە ژەگرێتەوە کە نەخۆشەکانی خوێنیان و شەرپەنجەی خوێنیان هەیە ئەتوانێت بڵێن مەترسیەکان بۆ کەسانش بە هەمان شێوەیە مەترسیەکان زیاترە؟ بە ئەکیدی تۆ ئەوانەی کە شێرپەنجەی خوێنیان هەیە و عیلاجی کیمیایی وەرەگرن هەم بەهۆی عیلاجی کیمیاییەکەوە هەم بەهۆی نەخۆشیەکەەوە بەرگریان دابەزێ لەبەر ئەوە بەرگریان لە خەڵکی ئاسایی کەمترە بۆیە زیاتر معڕزن بۆ ئەوەی کە زیاتر لە خەڵکی ئاسایی تووشی مزاعفاتەکانی نەخۆشی کۆرۆنا بن لەبەر ئەوە ئێمە دایمە بە نەخۆشەکانمان ئەڵێن کە خۆیان بپارێزن حتا لە کاتی ئاساییشە پێیان ئەڵێن تێکەڵی خەڵک مەبن لەو کەسانە دوورکەنەوە بکەورەوە کە هەڵامەت و کۆکە و پژمە و ئەوشتانیان هەیە بەدەر لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ پێیان ئەڵێن کە ئاگیان لە خۆیان بێ خواردنەکانیان باشترە خواردنی کوڵاو بێ لە برژا و سوورۆکرا و دوور بکەونەوە ئیتر دایمە و ئامۆژگاریانیان ئەینێ کەمی ویان خواردتوێکڵی لێ بکەنەوە ئاوش لەمەنی زۆر بخۆنەوە هەمیشە پێش ڤایرۆسی کۆرۆناش ئێمە ئەم ئامۆژگاریانەمان داوە پێیان بە ئەکیدی لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا بێ زیاتر ئاگیان لە خۆیان بێ. ڕاستە دەسەکانە خۆش دکتۆرە هودا وەکو کابیستمان دەربارەی ئەو زانیارانەی کە هەم لە کوردستان و هەروە هەم لە جیهانیش کا بڵاو ئابێتەوە لەلایەن زانیان و هەروە پسپۆڕەکانەوە کە لەمەوەی ڕابردوو باسییان لۆ کرد کە پێویستە ئەو ئافرەتانەی کە بەرنامەیان هەیە بۆی کە دووگیان بن ئەبێ ئەم ماوەی ڕایگرن دوای بخەن بۆی ڤایرۆسی کۆرۆناوە پێم خۆشە باز لە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا بکەین بۆ ژنانی دووگیان. خۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئەکەوێت لەسەر قۆناغی زگەکە یەکەم 3 مانگی زگەکە تەسیری ڤایرۆس تا ئێستا دیار نییە بن و هەیە لەسەر مناڵیاننا مەبەستم مەتەلەن تەشەوهی خەڵقی ئەیکە بۆ مناڵەکەیان نایکە تا ئێستا دیار نییە ناتوانن بڵن لەبەرەوەیە ئەو پرۆسەکانی مەتەلەن پرۆسەی مناڵی بەدۆری ئەوەش نیەتی هەیە مەتەلەن زگ بکە بۆ ئەم کاتە با بوەستێنێت چونکە ئەگەر هات زگ دروستی کردووە و سەرەتای حەمل تا ئێستا نازانن کاریگەری کۆرۆنا چێبێت لەسەر کۆرپەکە دوای ئەوەش دوای یان دوم قۆناغی حەملەکە و کۆتایی قۆناغی حەملەکە
کاریگەری کۆرانەکە یعنی تایبەت بۆ کۆرپە لە ناوزگی دایک تیانە تا ئێستا دیار نەبوو ئەو حاڵەتانی کە هەبوو لە کوردستان خانەکان دوویان و توش بوون بەداخەوە کاریگەری هەبوو کاریگەریکی نییە لەسەر کۆرپەکە بەس بە حاڵەتێک ئەگەر نەخۆشەکە خۆی یان دایکەکەی خۆی بە بۆنەی ئەو کۆڕۆنە زۆر نەخۆش بوو یعنی زۆر هیلاک بوو مەثەرەن هەناسەتونیکی تیا بوو یەسیەکانی هەوی کردووە احتیمالی کە هەیە بە بۆنەی برزبوون پلەی گەرمەکەیە احتیمالی کە مەثەرەن مناڵبوونەکەی پێش کاتێک بکەن تەئسیرە بێت لەسەر مناڵەکە ئەبێتەوە هۆکارێکی بوون پێش کاتێک. زۆر باشە دەستەکانتان خۆش ئەگەڕێمە بۆلاتان ئێستا پەیامێرمان مەجید ڕاستەوخۆ لەگەڵمانەیە سڵاوت لەبێت مەجید ئەم کاتەوە باش فەرموو هەر زانیارێکی نوێ لە لای تۆ هەیە بۆ ئێمە و بینەرانیشی بگوازەرەوە. بەڵێ سڵاو لێ و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان هەروەک باس کرا ئێمە لە ناحیەی بازیانین ناحیەی بازیان لەگەڵ سەرهەڵدانی ئەو ڤایرۆسە لە هەرێمی کوردستان بەپێی هەڵکەوتەی سروشتەکەی ئەو ناحیە دوور بوو لە بڵێن ئەو نەخۆشیە و دوور بوو لە ڤایرۆسی کۆرۆنا و کەس توش نەبوو لەم ناحیە بەڵام بەداخەوە لە کۆتاییەکانی کە بڵێن ئێمە وا بەرەو ئومێد دەخوازین بەرەو کۆتایی ئەو لە ناوچوونی ئەو ڤایرۆسە بچین لە ناحیەی بازیان ئێستا لە 48 ساعاتی ڕابردوودا دوو کەس دوو هاوڵاتی تووشی ئەو ڤایرۆسە بوون بڵێ دوو هاوڵاتی تووشی ئەو ڤایرۆسە بوون بەڵام بەڵێ دوو هاوڵاتی تووشی ئەو ڤایرۆسە بوون کە ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە ڕێوشوێنەکان ڕێوشێنی ئەمنی ڕێوشێنی تەندروستی زیاتر بگیرێتە بەر لە ڕێوشێنە ئەمنیەکان هاتوچۆکان قەدەغە کران زیاتر لە ڕۆژانی پێشوو تونتر گیرانە بەر ڕای ئەڵێن کەریم بەڕێوەبەری هاتوچۆی بازیانە لێرە لە لامان میوانە دەمانوێت زیاتر وردەکاریەکان لە وەرگین کاک ئەڵێن سڵاو لێبێ کاگەڵێن باز لەوە دەکرێت کرد لەم 48 ساعتی ڕابردوو کە دوو کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە ناحیەی بازیان ئێوە سەر ڕای گرتنە ڕێوشوێنەکان لە ڕۆژانی پێشوو بەڵام لە ئێستادا ئێوە ڕێوشوێنەکانتان تونتر کردووە ئەو بەرنامانێکەدا تا ناوچین لەم ڕۆدا بەڵێ لە ڕاستیە پاشەوەی دەرکەوت کە دوو حاڵەتی کۆرۆنا لە بازیان تۆمار کرا ئەو بوو لیژنە ئەمنی بازیان کۆبوونەوە پێشەوە ئەرک دەبێکانی باش ئێستا پاشەوەی کە کۆبوونەکرا لە دیوانی ناحی بازیان بڕیاردرا بە کۆی دەنکە ئیجراتەکانمان تون و تۆڵتر بکرێ بە شێوەیە کە بتوانین هاوڵاتیان زیاتر لە ماڵەوە بمێننەوە ینی کارێ بکەین لە ماڵەوە بمێننەوە لە ڕاستی دایمە لە دوای نیوەڕۆ لە کاتژمێر 12 بە دواوە دەستمان پێ کردووە ئەویش بەوەی کە بەگرتنی ڕێگەوبانەکان و تەنها یەک منفەسمان هێشتۆتەوە بۆ داخڵبوونی بازیان وە دەرچوونی وەگرتنی زۆربەی هەرە زۆری ڕێگا لاوەکیەکان مەفرەزاتشمان لە ناو بازیان ئاگەڕێ ئەگەر ئێستا دیقەت بێ قەرەباڵغێک بە شەقامەکەەوە دیارە لەبەرەوەی ئێمە لە کاتژمێر 12 دوای نیوەڕۆوە بڕیاری هاتوچۆکردنمان تونند و تۆڵ کردوێتەوە یعنی بە شێوەیە کە خەڵکانێکی کەم بیڵین بێتە دەرەوە و ئەوانەی کە ئاشبینی ئێستا قەرەباڵغێکەیە ئەو کەسانن کە لەسەر ئیش و کار بوونەیە خودە و کەسانن کە لە واجبات بوونەیە لە وەرگرتنی موچە بوونەیە چوونەتە دەرەوەی سلێمانی دەرەوەی ناحی بازیان ببورن گەڕاونەتەوە و ئەمەش قەرەباڵغێکی ئێرەش زیاتر ئەوەیە کە سەرتاسەری سنووری بازیان هەتاوەکو گەڕێکی تەیناڵ هەر لەم منفەزەوە داخڵە بێت و لە هەمان کاتە ئەم ڕێگایەش ڕێگایەکە کە ئاچێتەوە بۆ سەنگا و بۆ گەرمیان و ڕێگایە کاچێتەوە بۆ قەراق و لە هەمان کاتە ئاچێتەوە بۆ سلێمانی قەرەباڵغێکی ئەوی پێ تایە لەگەڵەوەی کە سەر ڕێگای کارگەکانیشە بەڵام ئێمە لە هەموو حاڵەتێکە لە بەیانیەوە ئیجراتەکانمان زیاتر تون و تۆڵترەکەینەوە بۆەوەی کە هاتنە دەرەوەی هاوڵاتیان بە تونتر ئەگرینە بەرکەنەیەنە دەرەوە ئەویش بەوەی کە ڕێگا ئەدەین بەو کەسانەی کە شتی ڕۆژانیان پێ ئەیفرۆشن وەکو شیرەمەنیەکان یاخود وەکو سەوزە و میوە و ئەو شتانەی کە پێداویستی ڕۆژانە بەکاردێت یان شتێنن بۆ بازاڕەکان و ئەو کەسانش کە ئێمە لە ڕاستی ئەم سنوورەی ئێمە خەڵکانێکی زۆری لەسەرن کە خەڵکی ئەم دەور و پشتی بازیانن یعنی دیەکانی نزیکی بازیانن ئێمە لێرەیە کاتیان بۆ دانێن ئەو کەسانەی کە ئاچن بۆ سەر بیت پلاسیکی یا بۆ زەرعات یا بۆ دیەکانیان
ئەبێت تا کاتژمێر حوتی بەیانی بڕۆن و ئێواران لە 6 بێنەوە لەبەرەوەی بەریەکەوتنی ڕۆژ کەمتر بێت عادەتەن لە شەوە جموجۆڵ کەمە بێتەوە و تا ئەو کاتەشە بێ خەڵک بگەڕێتەوە ئێمە لە ئێسادا لە ڕاستیە تا حدێک خەڵک پابندە و ئەوە نییە کە لە تموحی ئێمەیە و ئێمەش لە ڕاستیە بۆ هاوڵاتیانمانە ینی بۆ مەسلحەتی هاوڵاتیانمانەکە تکایان لێ دەکەین کە پابندی هاتوچۆ بن پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن ئێمە بۆ خزمەتی ئەوان لەسەر شەقامەکانین تاوەکو بمانەوێ خۆیان و ماڵ و مناڵیان و ئەنجا ئێمەش پارێزراو بین. بەڵێ کاگەڵێن ئەم ڕێگای کە ئێمەی بینین ئەمە ڕێگا سەرەکیەکەی بازیانە بەڵام هەروەک هەمومان دەزانین چەند ڕێگایکی لاوەکی بازیان دەبەستێتەوە بە ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک. ئایا ئەو ڕێگایانش بەم شێوەیە کۆنتترۆل کراوە کە هاتوچۆکان کۆنتترۆل بکرێن؟ بە دڵنیایەوە سەرجەم ڕێگا لاوەکیەکان و ئەو ڕێگایانی کاشنە سەر ڕێگا گشتیەکان ئێمە سەرجەمیانمان گرتووە. گرتوتانە هاوڵاتیان لەگەڵتانە هەماهەنگ بوون هاوکارتان بوون لەو لە ڕاستیە هەماهەنگەکەیان ئەوە نییە کە ئێمە ئامانەوێت بەشێکیان هەمە هاوکارمانن بەوەی کە خۆی کەرەنتین کردووە و بەشێکیشیان بە دڵنیاییەوە بەشێکیشان بە دڵنیایەوە ئەوە نییە کە لە تموحی ئێمەیا بێت لە ڕاستی ئێمە ئامانەوەی خەڵک 100% پابند بێت لەبەرەوەی ئێمە ئەم حاڵەتانەی لە بازیانە بڵاو بۆتەوە یعنی ئەگەر ئێستا بەم شێوەیە بەم شێوە کۆنتترۆل بکرێ باشتر ئەگەر نادڵنیا بین ئێمە بە دڵنیایەوە ئێمە ئیجراعاتی زیاتر و ڕێکاری تونترە گرینە بەر بەوەی کە نێڵین گەڕک بۆ گەڕکێک بڕوات ئەگەر بگاتە حەدێ لە ڕاستی ئەمڕۆ مەجموعەیەکی زۆر نموزە زۆر گیراوە بەڵکو ئیشەڵا هەر ئەو دوو ئایلێ بن زیاتر نەبێ کەسانی تر توش نەبوو بێتن ئێمە یعنی لە ڕاستیە بۆ دڵخۆشە بین بەڵکو بۆ تو شێوەیە ئەتوانین کۆنتترۆلی بکەین. بەڵێ سپاس بۆ ڕای ئەڵێن کەریم بەڕێوەبەری هاتچۆی ناحەی بازیان هەروەک باس کرا مەترسیە گەورەکەی کوردستان کە توشبوانی ڤایرۆسەکە ئەوانەیە کە توشە بن بە ڤایرۆسی کۆرونا زیاد دەکات تەنها پرسەیە کە تاکو ئێستا بەداخەوە هاوڵاتیان پابندین و ئەگەر بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بێ بە شێوەیەکی شاراوەش بێ پرسە دانێن لە ناحەی بازیان بە پێش سروشتە جوانەکەی دەبینین کە هەندێک شوێن بەڕاستی پیس بوو کاتی خۆی پێش ئەو بڵند کەرەنتینەکردن و پێش ئەو پیابوونی ڤایرۆسی کۆرونا بەڵام ئێستا سروشتێکی جوان دەبینین لە دەوری بازیان دەمانەوێت لەو بارەوە بڵێن بەڕێوەبەری شارەوانی سەرۆکی شارەوانی بازیان کە لێرە ئامادەیە ئەو وردەکارانەی لێوەرگرین و هەروە هاوکاریەکانیان لەگەڵ هێزە ئەمنیەکان لێرە لە چیدا بووە کە توانیوانە هاوکاریان بوون بۆ دروستکردنی بەربەست بۆ لە ناحەی بازیان و لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بەڵە خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەمین کە هەردوو دکتۆر نەوشیروان خافۆ ڕەشیدمان لەگەڵەیە کە پسپۆڕی نەخۆشیەکانی خۆن و شەرپەنجەی خۆن و هەروە دکتۆر هودا محەدین پسپۆڕی ژنان و مناڵبوون ئێوە ئەتوانن ئێستا لە ڕێگەی پەیوەندی و هەر پرسیارێکتان هەبوو ئاراستەی هەردوو دکتۆری بکەن ئێستا پەیوەندێکی تەلەفۆنی ئامادەیە خاتوو ئەختەرمان لەگەڵایە خاتوو یان سڵاوت لێبێت و ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باش زۆر سپاس زەحمەت نەبێ من پرسیارێکم لە دکتۆرە هەودا هەیە فەرموو وەڵا دکتۆرە من لە چواردەی مانگەوە 3,000 عادە بووم باشە چواردەی مانگی دکتۆر ئەگە خۆت هەر پرسیارێکت هەیە ئەتوانی لێ بکەیت چواردەی مانگی سێ عادەکان چی شێوەیەک بوو خێنەکە زۆر بوو یان کەم بوو وەڵای هەر زۆر بوو یەکێکیان 7 ڕۆژ عادە بووم دوای 7 ڕۆژەکە 4 ڕۆژ پاس بوومەوە هەمزی جوان لێهاتەوە 28 مان خۆم شتووە دوێنە هەمزی جوان لێهاتەوە سێرکە خوشکم تو کێشەی غودەت نییە؟ نەوەڵا دکتۆرە بەس دوێنش تەلەفۆنم کرد بۆ دکتۆرێک لەو دکتۆرە بەڕێزانەی کە لەو بەرنامەی ئێوان وتی لەوا چێت تۆ هۆرمۆنەکانت تێکچووبە عیلاجی هۆرمۆنی بۆ ناردم بەکارت کردووە دەست پێ کردووە بە بەکارکردنەکەی؟ وەڵا لە دوێنێوانێ دەستم پێ کردووە بەس خوێنەکەم هەر هەیە قەینا خوشکم وردە شەڵ ئەو خێنە ئەوەستە بەس تۆ مەگەر شتێک بزانێ بن و عادەی طبیعی بینی 3 هەفتە تا 5 هەفتە بین یەکەم ڕۆژە عادەکەی ئەم جارە تا یەکەم ڕۆژە عادەکەی تر بە ئەم کاتانە کێشە نابێ یەک شتێکتر هەیە ئەو کاتە هێلکەی ئافرەت کاتێتە خوارەوە
ئافرەت ئەگەری هەیە تۆزی خێنە بینی ئەوە تەبیعیە. بۆی پەیوەندی زیاتر وەربگرین چکە زۆر جار پرسیارەکان دووبارە ئەبێتەوە بۆی وەڵامی پرسیارەکان بە شێوەیەکی گشتی بینەوە هەتا سێ پەیوەندی وەرەگرین و بۆی دواتر وەڵامەکان بدەینەوە. پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵایە دایکی ئەحمەدمان لەگەڵایە. دایکی ئەحمەد سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش. فەرموو دایکی ئەحمەد سڵاوت لێ بێت ئەگەر هەر پرسیارەکە دێ بفەرموو. والله پرسیارێکم هەیە بۆ دکتۆرە یەکەم کلیمی ئێستا هیچ عیلاجێکم نەماوە تقریبی لە مانگی لە هەشتی دووشەوە سەردانی دکتۆرم نەکرۆ من پێشتر پێشم حەملم مناڵێکم لەبەر چووە خوێن خەستیشم لەگەڵا بۆ لە مانگی یەکەوە حەپی ئەسپرینگەکەم ڕاگرتووە ئێستا هیچ عیلاجێکم نییە و لەم کاتەشە ناتوانم سەردانی دکتۆر بکەم چونکە ئایادە و شت نییە. ئایا زەرەری هەیە من تاکەی ئەتوانم چاوەڕێ بکەم بۆ ئەمەلیات چونکە من دوو مناڵیکەم بە ئەمەلیات بووە. دکتۆراکە هیچ پرسیارەکە نییە بۆی شتاکە پرسیارەکەی ڕوونا دەستەکانە خۆشداکی ئەحمەد بێگومان وەڵامە ئەدرێتەوە. کاک یوسفمان لەگەڵەیە لە هەولێرە و کاک یوسف سڵاوت لێ بێت. السلام عليكم. عليك السلام زۆر سپاس فەرموو. والله من خێزانەکەم نەخۆشە تقریبا زۆر 12 ساڵە دەبێت. باشە. سەری دێشی قالبی دێشی معدەی دێشی هیچی پێ ناکرێت تقریبا 10 ڕۆژە بێت. ئەگەر هەر پرسیارێکتانە بۆی پرسیارەکەی ڕوون بێت. بەڕێزم فحوساتی بۆ کردووە فحوساتی خوێن و ئیشکردنی گورچیلە و جگەر و غودە و فەحسی ڤیتامینەکان و ئەو شتانەی بۆ کراوە. بەخێر. کاک یوسف گوێ دەدەنگی ئێمە بەباشی؟ بەڵێ بەڵێ. دکتۆر نەوشیروان فەرموو دکتۆر پرسیارەکە و دووبارە فحوساتی بۆ کردووە فحوساتی ڕێژەی خوێن و ئاسن و ڤیتامینەکان و غودە و ئیشکردنی گورچیلە و جگەر و ئەو شتانەی بۆ کراوە. ئەزانی کێشەکەی چیە هیچیان پێوتوی؟ والله زۆر فحسی غودەی بۆ کراوە دەگەی هەندێک ڤیتامینات توشتی بەس گەلێک لە مێژە ئێستا دکتۆر وشت نییە نازانین چی. ئاخر نەخۆشەکەی دیاری کراوە مەبەست دکتۆر نەوشیروان لەوە یعنی خۆی زانێت کە نەخۆشەکەی چییە بۆی ئەویش وەڵامێکی باشە بداتە بەپێی پسپۆڕەکەی خۆی. والله نەخۆشەکەی بخۆی قۆڵۆنی هەندێک عەبی مەعدەیان دابووە دەگای هەندێک عەبی قۆڵۆنی. بەڵێ سپاس تێگەشتی. دەستەکانە خۆش کاک یوسف سپاس. دکتۆرە هودا لە تۆ دەست پێ بکەم ئەو خاتونانێک کە دووگیانن و هەروە خاتو ئەختەریشکە پرسیاریەوە بوو کە کێشەی لە عادەبوونەکە هەیە بۆ وەڵام پرسیارەکەی دایکی ئەحمەدیش کە باسی لێ کرد دووگیانە. بەنسبەتی ئەختەرخان من جوابەکەمیاوە بۆی شێوەیەکی عادەکان مەرج نییە یعنی وەکی بڵێن سەعاتێک بێتەوە تقریبا تەنانەت بەست لە 120 ئافرەت ئەو عادەکە ڕێکە بێتەوە. تایبەتە بەم زروفات هەیە مثلەن ناحەی دەرونی ئێمە تۆزی تێکچوە ئەگەری هەیە تۆزی عادەکە تێکەچێت بەس لە هەموویە مهمترە ئەو عادەیە ئەو خێنە زۆر نەبێتەوە نزیک نەبێتەوە ئافرەتەکە. هاوکارەکان تر هەیە بنفترم پارچەیەکی بچووکی گۆشت هەیە لە ناوڕەحم ئەوەش مشکلە نابێتەوە. بەنسبەتی ئەو خاتنە دووەمەکە ئەڵێ 35 هەفتەیە دوو مناڵێکی هەبوو بە ئەمەلیات یەک مناڵێکی لە بارچووە خۆی ئەڵبوتووە لە مانگی یەک لە عیلاج وەستاندووە. من ئەوە زانم لە مانگی یەک یعنی ئەو کارنتینەوە نەدەست پێ نەکردووە ئەوە زانم لە کۆتایی مانگی لە سەرەتای مانگی سێڵە دەست پێ کردووە. بەنسبەتی ئەسپرینەکە وەستاندنی حەبی ئەسپرین بەنسبە ئەو ئافرەتانە مەینی خێنان هەبوو دکتۆر نوشیروان وەکی ئێمەش ئەزانی ئەوە تەنانەت پێش هەفتەیەک لە ئەمەلیاتەکەی لە مناڵبوونەکەی پێویستە بەس بوەستێنێ. ئەنجە کاریگەرەکەی بە ئەنو بە بۆنەی وەستاندنی ئەو حەبە بزانم سەبەبی هەبوو مثلن خراپ بۆ مناڵەکە خراپ نەبوو ئەوە ناتوانم ئێستا لە شوێنی خۆم بڵێم خراپ بوویان نا مەگەر یەکەم جار فەحسی زێگی ئافرەتەکە بکە بزانم گەشەی حەملەکەیە گەشەی مناڵەکە چۆنە مثلەن زەرەری نەبوو یا بە سۆنەرێکی ملەوەنەکە چۆن دەرچوو مناڵەکە یعنی خوێن مەینەکە زیاتر بوو زیاتر نەبوو ئەوەیە. بەنسبەتیەوە ئەم ئافرەتە تاان ئەمە چووکە دوو ئەمەلیاتی هەیە پێشتر ئەمەش ئەم جارە بێ بە ئەمەلیات باشترین کاتە یعنی دوای 38 هەفتە بێتەوە مناڵەکەی ئەوە مهم.
زۆر باشە دەستەکانە خۆش دکتۆر نەوشیروان پرسیارەکەی کاک یوسف باسی لێ کرد کە خێزانەکەی نەخۆشی معیدە و کۆڵۆنی هەبوو بێگومانەوە پسپۆڕەتەکەی تۆ نییە ئەگەر ڕەنمایەکی هەیە بۆی ئەتوانین لێرە پێی بڵێ بەڵێ ڕاستە پسپۆڕێکی من نییە بەڵام هەمی ڕەتی هەیەکەوە هەیە ئەوەی بۆی باس کردم کە خێزانەکەی کێشەی معیدە و کۆڵۆن و ئەوانەی هەیە تەمان هەموو مشکلەیەکی معیدە و کۆڵۆن ئەبێتە هۆی ئەوەی لە مەدای دوورە ئەو کەسە ئاسنی دابەزێ ڤیتامیناتی دابەزێ لەوە تووشی کەم خوێنی و کەمی ئاسن و ڤیتامینەکان ئەبێ لەبەرەوە بەڕێی من باشترە لە فرسەتێکە خێزانەکەی فەحسێکی خوێن کە فەحسی ئاسن کە فەحسی ڤیتامین دی بکە فەحسێکی غودە بکە حتا فەحسەکانی تریش بکە جا ئەو کاتە بە ژێرەی کەمبوونەوەی هەریەک لەو مادانە تۆ ئەتوانی عیلاجی بیتێ ئەگەر ئاسنی کەم بێ ئەتوانی ئاسنی بیتێ ئەگەر ڤیتامیناتی کەم بێ ئەتوانی ڤیتامینی بیتێ و بەو شێوەیە ئەتوانی هاوکاری بکەیت لەبەرەوە پێویستە ئەو فحوساتانە بکە دوای ئەو فحوساتانە ئەتوانین هاوکاری بکەین هەتا لە ئێستا ئەتوانێت ئەو فحوساتانە بکە ئەو فحوساتانە نییە ئەکرێتەوە ئینشاءالله لە هەنێ شوێن احتیمالە هەنێ شوێن بکرێتەوە کە بتوانێت بە سەریعی ئەو فەحسانی تیا بکە زۆر باشە دەستەکانە خۆش دوو پەیوەندی تەلەفۆنی دیکەمان لەگەڵایە خاتو شۆخان لە سلێمانی و خاتون یان سڵاوت لێبێتم کاتۆ باش ئەم کاتێ باش زۆر سپاس بە خێراتنی میوانەکان دەکەم سپاس دەکەم بێ زەحمەت پرسیارێکەکەمە پێما بێ هەردووکیان ئەگرێتەوە پرسیارەکەم هەردووەوە ڕێزەکە من برازمەکەم کێشەی خوێن خەستی هەیە حملەکەی ئێستا 26 هەفتەیە مانی پێشوو کردی وتی لە سێ بەشێکی مناڵەکە خوێنی بۆ ئەچێ دەرزیەکان هەموو شێ دەرزیەکی هەیە دوو حەپی ئەسپرینی شەخوا هەموو ڕۆژێ بەڵام ئێستا چۆتە سۆنەری کردو ئەم هەفتەی پێشەوە ئەڵێ کێشەی خوێنەکە هەروەک خۆی وایە زۆر باشە هیچ پرسیارێکتان نییە بۆی بەڵێ پرسیارەکەم ئەوەیە چەند مناڵی لەبار چووە تا ئێستا وەڵا دوانی لە هەوڵۆ لەبار چوەیەکێکی دوای ئەوەی بۆ ماوە دانێکی کەشی پێش بوونەکەی مردووە لە سکیا یعنی لە نهایەتی سکەکە مناڵەکە مردووە لە سکیا ئیتر نازان پەیوەندی بەوە بۆیان ئەو کاتەمیانە خوێنەکەەوە نە خەستا هەر حەپی ئەسپرینی خوارد بەس بۆ ئەمە دەرزی بەکارێنی هەموو شێ دەرزیە ئیتر نازان دەرزی لێدانەکە بیانی بە پێی زانینە لە ماڵە خۆی ئەیکایە لای نزەمیت دیکە باشترە فەحسی خوێنمەینەکانی کردووە ئەو کاتە کەسکەکەی هەبوو هەمووانیسۆنەری ملەوە نەکە فەحسی خوێنمەینەکەی کردووە دکتۆری ژنان خوێنمەینیشی کردووە لە خەفخانەی هیوە وتوانە هەر ڕۆژی دەرزیەک بەکاربێنە بەڵێ چەند دوو دەمی حەپی ئەسپرینی شەخوا بەڵێ ئەترسێ لەم کاتە دەرزیەکە چەند هەزاری بەکارێنێ دەرزیەکە هەموو شێ سعانەوە چەند هەزارە چوارە یا شەشە وەڵاهی دەرزیەکە چەند هەزاریە 4000 بەڵێ بەسەر چاو دوایی ئەتوانن سۆنەرەکە بنێرن بۆ ڤایبەرەکەم لێەوەی تر ڕێنماییتان ئەەکەم و عیلاجەکەی بۆ زیاکەین بەسەر هەردەم خەتا نانا بێگومان دواتر ڕەنمایی دێنێ دەسەکانە خۆش خاتو شۆخان زۆر سپاس خاتو سۆزیمان لەگەڵای لە شەمشەماڵ و خاتون یان سڵاوت لەبێت زۆر سپاس بفەرموو سپاس دەکەم پرسیارم بۆ خاتو هودایە فەرموو من کاتێککە عادا بم هێرکە دابەزێ لە دوازدەمی ڕۆژە کاتا حەفدەمی ڕۆژ گوتی لەم ژانەکە پرسیارێکی ترشم ئایا حەپی ئازاد زەرەری تێ بۆ هێرکە بیخۆی من تقریبا 6-7 ساڵە بگەم نەکردووە یەک لایەکشم هەیە بەس لای تەپم عیشەکە هێرکەشم عیبی نییە تو سۆلەرەکەم 12 و 7 و کەو هێرکێتا هەمان لای چەپم ژانەکە ئایا زەرەری نییە حەپی ئازاد پرسیارەکەی ڕوونە بۆ تۆ زۆر باشە دەسەکانە خۆش بێگومان وەڵامە درێتەوە خاتو سۆزی داکی کامەرانمان لەگەڵای لا کەلارەوە سڵاوت لێ بە داکی کامەران عليك السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس بفەرموو دایکی کامەران فەرموو ئەگەر هەر پرسیارەکەت ئەگەر بمبووری بتوانیت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکەی تەنها لە ڕێگەی مۆبایلەکەت و گوێ لە دەنگی ئێمە بگری زۆر باشە بە السلام عليكم عليك السلام فەرموو دایکی کامەران والله پرسیارم لما دكتور شێروان فەرموو دكتور والله تقريبا ما 6 مانگە گوێتە دەنگ من بەڵێ فەرموو تقریب 6 مانگە ئەم باڵ چەپمە ژانەکە زۆر یعنی ژانەکەی زیای لە حەدا ئەوم دەستەکەیترم ئەو دەستەکەیترم بەردەکردەوە
تر علاج ولا حد دكتورنا ما لك حتى هوش حسينا لا يتولد بشكل بريدك يتوهد كيف قال ما لا يستطيع وصل لك تجاري أنا كان مني بال أدارك كما كان لك تجميني أدارك جير بعد أروح دكتوريا عليه ولا درجي بالدو الشكاية صوتي توتنا ولا صوتنا أي يجي أنت يجي نفسك بدل ما ضال النار ونازل يعني من بينه تجيب الكلام دكتور نشرب بسارك لە کاتێکا کە باڵی ئەجوڵێنی ئازارەکە زیاد ئەکا ئەگۆڕێ یا هەروە خۆی ئەمێنێتەوە والله باڵم حتا ئەوە جارێ بخەوم شەوانە پشتەکەی زێرتر نییە شانە ڕقەکەم نییە کلێکەم لە پشتێکە تا ئازارەکەی نەمێنێ کاتی هەڵەتم باڵم مشت بووە ئیتر ئیلا کەمێ وەدەستم ریاضە بکەم تۆزە یاری پێ بکەمەوە پێتەکەتر وردە کەسم لەسێتە حرەکاتی مزوو ئیشەکەم تۆزە ئیشەکەی دامێت و بەس هەندێکەکانی جارەیە نامێنێ جارەیە ئەمێنێ حتى ئەوە پێکدا ئەو ئێشە ئەدارە دەمارەکان ملم لە سەرم سێنم لە لەقەی شان دکتۆر پرسیارەکەی ڕوونا خۆی وەڵای بێتەوە دواتر فەرمووەگەر پرسیارە لەگەڵ دکتۆری فەقەرات بینیوە دکتۆری فەقەرات و شکاوی و ڕۆماتیزم بینیوە پێیان وتوی ڕۆماتیزم تا پێیان وتوی ڕۆماتیزم هەیە یا فەقەراتی هەیە لە قاچقولت هەیە بەس نیانتە لە باڵم بەس لە باڵم بەڵێ پێچێ ئەوە فەقەراتی مل بێ ئەوەی تۆ باسی ئەەکەی باشترە دکتۆرێکی فەقەرات یا ئێسک و شکاوی کە لەم بەرنامە میوان بوو پرسیار لەوە بکەیت دەستەکان خۆش داکی کامەران زۆر سپاس با ئێستا وەڵامی پەیوەندەکان بینەوە پرسیارەکەی خات و شۆخان بۆ هەردووکتان بوو کە هەم دووگیانە هەم کێشەی خوێن خستیشی هەیە بۆیە پێم خۆش هەردووکتان بەجیا وەڵامی بنەوە بەڵێ من وەڵامم یایەوە داوای سۆنەرم لەوەنەکەیم کە بۆی حەسەب سۆنەرەکە قرار بین کە دەرزیەکەی بۆ زیاو بکەین لە 4000 بیکەین بە 6000 و دوای ماوەیەک سۆنەرێکمان بۆ بکاتەوە ئیشەڵا کە سۆنەرەکەی نارد ئەو کاتە عیلاجەکەی بۆ ترتیب زۆر باشە باسی لۆ کرد کە چۆن پەیوەندی بکات بێگومان ژمارەی تەلەفۆنی کاک دکتۆر لە پرۆژەی پەلەچارە کە ژمارەی هەموو تەلەفۆنەکانی هەموو دکتۆرەکە بەی پەسپۆرە جیاوازەکان لەوێیان نووسراوە ئێوە ئەتوانن کە بینەری ئەو پرۆژێ بن کە هەم لە کەناڵەکەی خۆمانەوە زووزوودا ئابەزێت و پیشانی ئێوە ئەدرێتەوە ئێوە ئەتوانن ژمارەی تەلەفۆنەکانیان وەرگرن و هەروە پەیوەندیان پێوەکەن و وەکو کاک دکتۆر وتی کە ئەتوانێت ئەو ڕستی سۆنەرەکەی بنێرێ بۆ ژمارەی تەلەفۆنی کاگدکتۆر دکتۆر هەبووداتۆ هەر وەڵامێک بۆ ئەم شارەکەی خات و شۆخان خات شۆخان بەنسبەتی سۆنەر ملەوانەکان ئێمە مەگەر بزانن گەشەی مناڵەکە باشە ڕوایان ناڕوە ماشە ڕاستە مەتەرەن ئەگەر هەیە لە سۆنەری دۆپلەرەکە ئەڵێتەوە بن و خوێن ڕۆشتنی خوێن لە بۆری مەتەرەن ڕەحمەکە کەمە یا لە بۆری ڕێخۆڵی مناڵەکە کەمە ئەوە بەپێ ئەوەیە ئەتوان دەرزیەکە زیاکە نیە زیاناکەن تایبەت ئەگەر ڕۆشتنی خوێن بۆ مناڵ باش نەبووتەوە گەشەکەی کەمە بێ ئەوەش یەکێک لە معلومەکان مەتەن حەزەکەم بۆ نەخۆشەکە پێ بڵێم ئەگەر سۆنەرەکە وتووە گەشەی مناڵەکەی کێشە نیە من ئینشاءالله باوەڕ ناکەم یعنی خوێن خستێکە بە ئەو شێوەیە خراپ بێتەوە باشە باسی ئەو حەبەشی کرد کە ئەو پەیوەندی پێشووتر حەبی ئەسپرین بوو کە وەستیانم خراپ نییە خۆی نابێ حەل ئەسپرین بوەستێنە نابێت تەنانەت بەسوتم پێش مناڵ بوونەکەی پێش ئەمەلیاتەکە 5 ڕۆژ بوەستێنە ئەوە چووکە تووشی نزیک نەبێتەوە کاتی مناڵبوونی کاتی ئەمەلیاتەکە زۆر باشە بۆ وەڵامی پرسیارەکەی خات و سۆزی کە باسی حەبی ئازاری کە لە کاتی ئادەبوو نایخوات تا چانە حەبە خراپە و هەروە پێما بوو کێشەشی لە سوڕی مانگانەکە هەبوو خۆی بەنسبەتی خواردنی حەبی ئازار خراپ نییە کاتی عادە بەس تەنانەت ئەگەر خۆی نەخۆشەکە مثلا قورحای مائیدەی هەیە ناتوانێت حەبی ئازار بخواتەوە و حتا کاتی دابەزاندنی هێلکە هەمان شتێک کێشەیەکی نییە بەس ئەم خاتونە ئەڵێ 7 ساڵە شو کردووە مناڵی نابێتەوە ئەوە دیارە ینی ئەگەری دابەزاندنی هێلکەی نییە احتیمالێکی هەیە مثلا پۆشایی ڕەحمەکە تایبەت ئەوانە ئەگەر ئازاری زۆریان هەیە کاتی عادە پێویستیان بێتەوە بە حەب و عیلاج ئەوە احتیمالێکی پۆشایی ڕەحمەکە لە دایوێرە ڕەحمە ئەبێتەوە اینجا خۆی خانم وتووە یەک لایەکی ئیشەکە اینجا ئەو لایە دیارە هین یەکێن لە بۆریەکانی ئیش ناکە ئەم کاتە باشتر مەثلا ئەشعەیەکی ملەوەن بۆ ڕەحمەکەی ئەکرێتەوە ئەگەر ئەو بۆرێکەی تر ئیشەکە ئەوە ئەکەوێتەوە لەسەر چانس بن و ئەو لایە بۆرێکەی ئیشەکە هێلکەی کێتەوە لەو لایە ئەگەری حەملێ بێتەوە گینا هەمان شتێک ئەو بۆرێکەی تر ئیش ناکە
ئەو کاتە دوای ئەم زروفە باشترە بە هەڵم ناڵ بەلووری بکەن. زۆر باشە بۆ دایکی کاکەمەرانیش ئۆتۆ وەڵامەیەوە کە ئەتوانێت پەیوەندی بکە بە ئەو دکتۆرێکە ئەو پسپۆڕی ئەو ئێبێت کە نەخۆشەکانی ڕۆماتیزمی هەبوو ئێسقان. زۆر باشە دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە لەگەڵماندایە کاکنەجمان لەگەڵە لە هەڵەبجەی تازەوە. کاکنەجم سڵاوت لەبێت. زۆر سپاس دەکەم. وڵا ئەرز نەبێت دکتۆرشپانێکمان هەبوو لە خزمەتی تەنابیا فەرموو. وڵا بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیانی هەیە حەسانەحەکانە بەحەقەت تا ئێستا هیچ چارەسەر عیلاجەکان پێ نەگەیشتووە لە ڕاستیە زەخت و ئەو فۆرمەڵە نەخۆشیە درێژخانەی بەحەقەت و بەدەیەکی تەوقیتکراوە یعنی هیچ فەرقێکی لەوانەیە لەگەڵ ڤایرۆسەکان نەبێت کابرا کە توژە بێ عیلاج نەبێت بیخوا بەحەقەت داوایم لێ ئەەکەین لە ڕێگەی تەنابیانەوە بۆ حەسانەحەکان حبو عیلادانی دەرەوەتەکان بگەێنە شوێنەکانی خۆیان بە ئەو فەرقەکەی سودمەندە بەحەقەت کابراکە دەستی نەکەوێت چی بکات. زۆر باشە دەسەکان خۆش زۆر سپاس. خاتو شیلانمان لەگەڵای خاتونیان سڵاوت لەبێ. ئەم کاتتان باش؟ ئەم کاتێ خۆ باش بە خێراتنی میوان بەڕێزەکان دەکەم. زۆر سپاس دەکەم. زەحمەت دەوێت پرسیارێکم لە دکتۆرە هەودا هەیە. فەرموو. من لە کاتی حەملام زۆر بێهێز و بێتاقەتم ئینجا هیچ نانم بۆ ناخرێ هەر هیچم بۆ ناخرێ ئیتر کە هەڵەسمە پێوە بە چۆن تاریکە بێ ئەکەوم هیچ هێز بینە بە دکتۆرەکان خۆمەڵێن کە ئەچم بۆ لای ئەڵێ شتێکی ئاسایی و طەبیعیە و هەنی حەقم بۆ دانە هیچ ئیسپادەی لێ ناکەم ئینجا خۆم ئەگەر هەبی موشەهیان هەتێ بۆ خۆم لە سەیدەنەکان وەرگرم ئایا زەرەری هەیە بۆ خۆم و بۆ مناڵیان ئاها هەر ئەو پرسیارم هەبوو. باشە دەسەکانە خۆشخات و شیلانگام لە گوڵام وەڵام ئەدرێتەوە. کاک دکتۆر بۆ کاکنەچ باسی لێ کرد کە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە نەخۆشی زەختە شەکرەیە کە پێویستیان بە چارەسەری بەردەوامە پێویستە عیلاجەکانیان وەرگرن باسی لێ کرد کە لە قەزا و ناحیەکانیش پێویستە ڕەشۆنێکی باش بگیرێتە بەر هیچ زانیارێکیەکە لە قەزا و ناحیەکانیش کە ئاونیش ئەتوانن چارەسەرەکانی خۆیان وەرگرن. بە ئەکیدی حەقی خۆیەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زەختە شەکرەیە نەخۆشیەکانی ترە زیاتر معڕزن بۆی تووشی مشکلە بن ئەگەر خوا نەخواست تووشی ئەم ڤایرۆسە بن لەبەرەوە من داوا لەو بەڕێزە ئەەکەم کە پەیوەندی بکا بە بەرپرسی بەشی نەخۆشیە درێژخایانەکان لە قەزا و ناحیەکان لای خۆیان دڵنیام کە ئەو ئەتوانێت بۆیان چارەسەر بکە بۆیان حەل بکە. زۆر باشە. دکتۆرە هودا باسی لە خاتوشیلان باسی لێ کرد کە دووکیانەوە هەروە بێتاقاتەوە لە بەشێک لە پرسیارەکانی ئاماژەی بۆ کرد کایە خواردنی عیلاج هەر لە خۆتە بەپێ ڕاوێژی پزیشکی تایبەتی خۆت ئەمە تا چەند مەترسی هەیە. خۆی بێتاقەتی ئافرەتی دووگیان لە سەرەتای حەملە شتێکی ئاساییە بەس ئەگەر هات بەحەد بۆ ناتوانێت ئافرەتەکە بە ئیشی خۆی بکاتەوە بە بۆنەی ئەو بێتاقەتی سەرگێژی مەگەر بگەڕن دوای هۆکارەکەی یەکیان لە هۆکاری سەرەکیەکانی احتیمالی کەمبوونی خوێنی هەیە ئەم ئافرەتە بە باشترە فەحسی خوێنیش بیکەن بۆت ئەگەر خوێنەکەی کەمە دەست بکەن بە عیلاجی کەمبوونی خوێن تایبەت مادەی ئاسن ئەگەر کەم بووتەوە هەندی کۆمەڵی ڤیتامیناتەوەوانە بدرێت بۆی باشترە بەس لە خۆیەوە عیلاج وەرگرت لە سوێدەلیەکە ئەگەر هات ئافرەتەکە مەثەرەن کێشەی دڵتێکچنی هەیە باشە ئەو دڵتێکچنەکە زۆر ئیزعاجی کردووە ڕشانەوەیکی زۆر کردووە بۆی ئەتوانێت عیلاجەکە هەندی ئەنی ئێستا بە ئەم کاتە زۆربەی سەدەریەکان زانیاریان هەیە بە دەربارەی چی عیلاجێکی باشە بۆ ئافرەتی دووگیان چی عیلاج ناتوانانی بدەنەوە خۆی تەنات دووسێ عیلاجە ئەوەش سەدەلەکە ئەتوانێت بدەبۆی بەس لە خۆیەوە ناتڕاتەوە داوای فلانە عیلاج بکە ئەوە باشترە. زۆر باشە دەستەکانە خۆش ئەگە پەیوەندی تەلەفۆنی دیکە ئامادە بەداخۆت زۆر باشە. دکتۆر نەوشیبا هەر بۆ ئیزافەی ئەو نەخۆشەی کە پرسیاری لە دکتۆرەکە چونکە ئەو ئیشە ڕەتی بە هەردوو هەیە بەڕاستی لە کاتی حەملە خوێن و ئاسن زیاتردا ئابەزێ وەک لە کاتی ئاسایی تەمان دکتۆرەش ئەزانێ من دایمە بە نەخۆشەکان ئەڵێم چونکە لە کاتی حەملە دوو کەس لە سەرمۆخی نەخۆشەکە ئەژین هەم نەخۆشەکە خۆی لە سەرمۆخەکەی خۆی ئەژی و ئاسن خوێنەکە بەکارێنێ هەم مناڵەکەی سکیشی لەبەر ئەوە لەو کاتا ئەبێ زۆر ئاگای لە خوێنی بێ لە ئاسنی بێ لە ڤیتامیناتی بێ ئەبێ خواردنی باش بخوا گۆشت و سەوزەمی و پاقلەمەنی خواردنەکانیش بکەین لە چی دوورکەوێتەوە لە چی بخوا باشترە لەو کاتانە زیاتر مەسەرەن گۆشت و پاقلەمەنی و سەوزەمی و ئەو شتانە بخوا بۆی خوێن و ئاسن و ڤیتامیناتی بەرز بێتەوە هەنێک کەسیش خۆی ئەساسەن هەڵگری سەلەسیمیایە ئێمە زۆرمان بینیوە ئەوانەی کە هەڵگری سەلەسیمیان خۆیان عادەتەن خوێنان لە خەڵکی ئاسایی کەمترە
کە کاتێ حملەکەن خوێنیان لە خەڵکی تر زیاتر دابەزێ لەبەر ئەوە ئەبێ ئەوانە زیاتر ئاگیان لە خۆیان بێ ئەبێ زیاتر فەحسی خوێنکەن فەحسی ئاسن بکەن هەنە جار ڤیتامین B12 و فۆلیت و ئەوانەیان دابەزێ لەبەر ئەوە سەرەڕای ئاسن ڕەنگە پێویست کاتەوە ڤیتامین B12 و فۆلیت و ئەو شتانەی بیتێ. باڵێ. زۆر باشە دەسەکاتان خۆش دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە ئامادەیە ئەمە دوو پەیوەندی ئەم پرۆگرامەمان ئەبێت خات و هێشومان لەگەڵای لە عربەت و خات و هێشوگیان بە سڵاوت لێبێت ئەم کاتە باش فەرمووەگەر هەر پرسیارەکەت هەیە سەلامەت زۆر سپاس. وەڵایی بۆ هەردوو دکتۆر پرسیارم هەیە بەڕێزم فەرموو. من هەڵگری تالاسیمە ئێستا مسکم 8 مانگە لە ماوەی ئەم 2 مانگەیە 6 دەرەجە خوێنەکەم دابەزیوە. بەڵێ بۆ پرسیارەکەشم بۆ دکتۆر هەودا سکم 8 مانگ و شەکرەم بەرزە ئیتر عیادە و شتیش نییە بچم چارەسەرێک و بزانم حەکم بۆ دائەنێ یا چیم بۆ دائەنێ. زۆر باشە دەسەکانە خۆش وەڵام ئەدرێت پرسیارە هەیە بۆی ئەو بەشەی پرسیارەکە کە پەیوەندی بە خوێنەکەەوە هەیە نازانم فەحسی ئاسن و ڤیتامیناتی بۆ کراوە یا هەر نسبەیەکی خوێنە کردووە لەم کاتا. دکتۆری گیان وەڵاهی دەمێکە ئاسن و شتم نەکردەوە 4 مانگە وێنم کردووە باش بوو پێش ئەمە. ئەگەر بکرێ باشترە لە دەوری خۆتان ئەگەر مختبەرێ هەبێ فەحسێکی خوێن و ئاسن و ڤیتامینەکان بکەی باشترە بۆی بتوانین بەڕاستی ڕێنمایی بکەین چونکە ئەگەر تۆ فەحسی بەڵێ ئەگەر فەحسی ئاسن و ڤیتامینەکان نەکەی ڕەنگە نەتوانین وەکو پێویست عیلاجەکانە بینێ. زۆر سپاس. خات و هێشوو بەتەخواتەوەندەکەی داخراوە ئەچینای پەیوەندی کاک مەهدی لە سلێمانیەوە لەگەڵماندا کاک مەهدی سڵاوت لەبێت. فەرموو کاک مەهدی سڵاوت لەبێت. کاک مەهدی دەنگەکە بە باشی ناگاتە لە ئێمە ئەگەر بتوانی شوێنەکەت بگۆڕی. ئێستا باشە بفەرموو. زۆر سپاس. بەخێرات من دکتۆرانەشەکەین. سپاس. وڵای پرسیارێک هەموو کاک دکتۆر هەیە دکتۆر نەوشیدوان زەحمەنە بێ. فەرموو. وڵای دایکم خوێنی کەمە خوێنی دابەتێ کتەری جێشە خوارد. هەتر وت مساندانی چی چارێکی چێ حەلی چییە بۆ کاک دکتۆر؟ بەڵێ تەمەنی چەنە بەڕێزم دایکە؟ تەمەنی ماڵی 42 قوربان. زەخت و شەکرەی هەیە؟ زەختی هەیە دڵی هێنە سائیقە وچیلەکانیشی سال دوشتان کار دکتۆرجان. بەڵێ مەشاکیلی ڕیخۆڵە و مەعیدە و نەزیفی مەعیدە و ڕیخۆڵەی نەبووە نازووری کردووە؟ بەڵێ ئەوانەی نییە کار دکتۆرجان ئەو نەخۆشیانەی نییە. بەڵام وتێ گورچیلەی سستە. بەڵێ خۆتانجان هەری شەفاکان هەر سێکەیە بەڵجۆ کار دکتۆرجان. بەڵێ وەڵام تینەوە. دەسەکان خۆش زۆر سپاس بەوێتەن درستێکی باشتر بۆ دایکم ببێنە سەر وەڵامی ئەو دوو پەیوەندیە خات و هێشوو کە تۆ وەڵامەیەوە بەڵام بە شەوکی گشتی هەر بۆ هەردووکتان چکە پرسیارەکە ئاڕاستی هەردووکتان کرا وەڵامی بنەوە. خۆی بنسبەتی خۆی خاتون تشخیص کراوە نەخۆشی شەکرەی هەیە ئەگەر تشخیص کراوە ئەو کاتە مەگەر یەکەم جار سەرەتای دەست پێکەن بە رژیم یعنی کەمکردنی خواردنی مادەی ئارد و برنج لە ژەمی ئافرەتەکە و ژەمی ئافرەتەکە مەگەر ڕێک بێتەوە لەگەڵ جوڵی ئافرەتمان تۆز سوکەڕیازەیەکی بکە تایبەت بە پێڕۆشتن ئەگەر بە ئەوە باش بۆ چارەسەر بۆ کۆنتترۆل بۆ سەخت شەکرەکە ئەوە کێشە ناوێت بەس ئەگەر هات کۆنتترۆل نابێ بە ئەوە ئەوەش چۆن نەزانین کۆنتترۆل نیە شەکرەی ئافرەت ئەگەر فەحسی شەکرەکەی کردوەوە 2 سەعات دوای نان خواردن لە 120 زیاترە ئەوە کەواتە ئەم شەکرە کۆنتترۆل نییە یا بە سۆنەر دەری خستووە ئەو مناڵەکە زۆر بوو یا مناڵەکەی قەبارەی مناڵەکە زیاترە لە کاتی خۆی ئەم کاتە بن و ئەو ئافرەتت پێویستە بێ دەست پێکە بە عیلاج شێوەی عیلاجەکان یەکەم جار ئەگەر بتوانن تاانخۆی باشتر ئەگەر بە دەرزی دەست پێکە چونکە دەرزی هەموو ئافرەتێک ناتوانانی بکە بۆ خۆی ئەگەری هەیە مەثەن پێویست بە مزەمەدێکی بکە بۆی یە کۆنتترۆلی دەرەجاتی دەرزی ئینسۆلینەکە ناتوانانی بکەی باشترە بە حەب دەست پێکەن ئەمەش چۆن وتم بۆت ئەگەر هات شەکرەکە بە شێوەیەکی نەک یعنی کۆنتترۆلەکە تا حدێک باش نییە بەس بەنسبەتی ئەم خاتونە ینی بەڕێی من باشترە خۆی متابعی شەکرەی خۆی بکە لە ماڵەوە کەمترین ینی 4 جار لە ڕۆژێک یەکەم جار پێش نانی خواردنی بەیانی
سێ جارێک دوای هەموو جەمێک بە 2 ساعت متابعەکە ئەگەر لە 120 زیاتر تێپەرەکە ئەو کاتە پێویستە بێ حەب دەست پێکەیت. زۆر باشە کاکتۆر تۆ هیچما بۆ خاتونە ئەتوانین مقەوی بینێ بەڵام خۆی باشترە ئەگەر فەحسەکان کە چونکە ئەگەر فەحسەکانی کرد تۆ ئەزانی ئایا نسبەی ئاسنەکەی چەنە نسبەی ڤیتامینەکەی چەنە حەسەبەوە عیلاجەکەیتێ لەبەرەوە ئەگەر بکرێ باشترە فەحسەکان بکە ئەو کاتە عیلاجی بۆ دابنین. زۆر باشە فەحسەکانی بکات و بینێرە بۆ ئێوە ئەتوانێ بەسەرچاو لە ڕێگەی پرۆژەی پەلەچارەوە. زۆر باشە بۆ پرسیاری کاک مەهەدی کە باسی لۆ کرد کە دایکی خوێنی کەمە. بەڵێ بە گوێرەی ئەو پرسیارانەی کە لێم کرد سەبەبی کەم خوێنیەکەی دایکی پێچێ خەتای سزبوونی گورچیلەکان بێ چونکە خۆی کە گورچیلەش سز ئەبێ هۆرمۆنێک هەیە ئەو هۆرمۆنە دەرنادا کە ئەو هۆرمۆنەی دەرنەدا مۆخەکەی سستە بێ و خوێن دروست ناکە لەبەرەوە پێچێت سەبەبی کەم خوێنیەکە لێرە هەر خەتای سزبوونی گورچیلەکە بێ باشترە دکتۆرێکی باڵتنی بیبینێ کۆنتترۆلی زەختەکەی بۆ بکە ئەو کاتە ئێمەش ئەتوانین عیلاجی خوێنەکەی بکەین عیلاجی خوێنەکەش ئەبێ فەحسی ئاسن و خوێنی بۆ بکەین وابێ لەو کاتە ئەگەر گورچیلەکانی سست بوو دەرزی ژێرپێستی بۆ دابنین بۆی ئەو هۆرمۆنە بچێتە جسمێەوە و مۆخەکەی بخاتەوە ئیش ئەتوانین هاوکاری بکەین. زۆر باشە دەسەکانتان خۆش کاگتۆر ئەمە پرسیارە بکەم کە ئایا تەمان بۆی هەیە بۆی کە کاتێ و کەسە زیاتر تووشی نەخۆشەکانی خوێن ببێت تەمان هیچ دەورەگە بینێت. بەڵێ تەمەەن دەوری هەیە ئێمە حتا بچینە تەمەنەوە مۆخەکەمان سستر ئەبێ لە هەوڵەوە کە لە دایکە بین لەوانەیە مۆخەکەمان لە 180 لە 190 لە 100 ئیشکە بەڵام کە ئەچینە 6 ساڵ 70 ساڵ لەوانەیە مۆخەکەمان لە 130 لە 140 ئیش بکە لەبەرەوە هەتا تەمەنمان زیاتر بێ معڕەزین بۆی زیاتر تووشی کەم خوێنی بین زیاتر تووشی کەمی بەرگری بین زیاتر تووشی نەخۆشیە درێژخایەنەکان بین لەبەرەوە ئەگەر تووشی ئیلتیهاباتێکیش ببین نەخۆشیەکە زیاتر قورستر لەسەر ئەوانە ئەکەوێت کە تەمەنیان هەیە وەک لە خەڵکێکی تر بەڵێ باکیدی زۆر باشەوەکو دوارن مایشت بۆ کەسانی کە نەخۆشەکانی خوێنیانەیە بۆ خۆت بە شەوەکی گشتی ڕێنماییمان بۆ هەموو خەڵک ئەوەیە کەوا پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن کە ئەمە زۆر وتراوەتەوە کە نەچنە دەرەوە خۆیان کەرنتینە بکەن چوونە دەرەوە قەڵەواڵخی نەکەن نزیک یەک نەکەونەوە دەستکێش لە دەستکەن دەمامک لە دەست بکەن خۆیان بپارێزن چونکە ئەم نەخۆشیە بەڕاستی چارەسەری نییە چارەسەرەکەی هەر خۆپاراستنە لەبەرەوە خۆپاراستن بۆ هەموو لایەت زەرورە بە تایبەت بۆ ئەوانەی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجە ئەبێ زیاتر ئاگیان لە خۆیان بێت چونکە ئەوانە بەرگریان کەمە و معڕەزن بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواست تووشی نەخۆشیەکە بن مزاعفاتی نەخۆشیەکە زۆر بە قورسی لەستەریان دەرکەوێت لەبەرەوە داوایان لە یەکەم نەخۆشەکانمان لە نەخۆشخانەی هیوا تەواو خۆیان بپارێزن لە ماوا و لە هەموو کاتێکیشە دەسەکانە خۆش دکتۆرە هودا تۆش ئەگەر وەکو دوارانمایی بۆ خانمان بەشێکی گشتی بۆ خانمانی دووگیان والله ئەفرەتێکی دووگیان بە ئەم کاتە ئەگەری هەیە مثلەن تووشی کۆرۆنا بێت وەکی ینی خەڵکی ئاسایی بێت بەس کێشەکەی ئەگەری هەیە ئەگەر توش بوو احتیمال بە شێوەیەکی تونر ئەکرێتەوە چۆن دکتۆر شیوان وتووە باشترە دوور بکەون لە قەڵەباڵغەیە تایبەت من نسحەتم بۆیان دوور بکەون لە سەردانی نەخۆشخانە تایبەت بە ئەم کاتانە بۆ بۆنەی سەبەبێکی یعنی پێویست ناکە مەتەرەن کەمبوونی کێنێکی تۆز ئافرەت ڕێک نەبوونی عادە ئەوانە بەڕێی من بە ئەم کاتە پێویست ناکە سەردانی نەخۆشخانە بکە بە قەڵەباڵغی دروستەکە لە نەخۆشخانە هەم خۆیان هەم نەخۆشەکان ترش ئەگەری توشبوونی کۆرۆنا زیاتر ئەتوانی بە ئەم شتە چارەکە ئەتوانی حەل بێت جەیەک شتێکتر هەیە حەزەکەم پێکان بەڵام لە نەخۆشخانەی ویلادە ئێستا ئێمە هێڵێکی گەربمان هەیە ئێستا داناومانە لە سعات 9 بەیانی تا سعات 12 نیوەڕۆ و بینی سعات 4 تا سعات 8 ئەتوانی پەیوەندی کرد دکتۆری ژمارەکە چۆنەکە هێڵەکە وەڵاهی ئەوە مەگەلە نەخۆشخانەی ویلادە زۆر باشە کاتەوە هێڵێکی گەرمتان لەبەردەستە بۆ خانمانێک کە دووگیانە تووشیار حاڵەتێکی نەخۆشخانەکە بکەن باشترە بە تەلەفۆن ئەوە بکەن ئایا پێویستە سەردارکە یان نە دەسەکانتان خۆش شتێک کە ماوە حەزەکەم بۆ نەخۆشەکانی شێرپەنجە پێیان بڵێم ئەوانەی نەخۆشی شێرپەنجیان هەیە و لە نەخۆشخانەی هیوان و عیلاجی کیمیاویان هەیە ئێستا ئێمە بەردەوام ڕۆژانە عیلاجی کیمیاوی ئەەکەین بۆ نەخۆشەکان بە ژێرەی کۆرسەکان و
بە ژێرەی سەرەی خۆیان لەبەرەوە دوو دڵ نەبن عیلاجەکەیان نەوەستەوە ئەتوانن بەردەوام بن. دەستەکانتان خۆش، زۆر سپاس بۆ هەردووکتانمان دوومانکردن. زۆر سپاس بۆ لە بینەرانی ئازیز و خۆشەویست. ئەمە هیوادارم کە ڕێنمایەکانی هەردوو دکتۆر لە بەرچاو بگرن و هەروە هیوادارم کە بەرنامەکە سوودی بێوە گەیان دەبێت و جارێکی ئاماژە پێکەمەوە کە پرۆژەی پەلە چارە پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی هاونیشتیمانیانە ئێوە ئەتوانن کە سوود لەو پرۆژە ببینن ئەگەر پێویستە بە هەر ڕابێژێکی پزیشکی هەبوو لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشە بە بەردەوامیدا ئابازێت بەبێ پسپۆرە جیاوازەکان و بێگومان لە کاتی دیاریکراوی خۆیان کە سەعات 9 بەیانی بۆ 4 ئێوارەیە. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتیاکتان.